جۆرەکە دری پەساپۆرت ڕاستەوخۆ مواطن دەهات هاوڵاتی دەهات سەردانی بەڕێوەبەرایەتی دەکرد یان نووسینگەکانمان دەکرد دا پەساپۆرت تەقدیمی معاملاتەکەی بکات بەڵام ئەوە شتێکی ئاسانتر کردووە کە دێی دەبای بچوە ئیستیماری پڕکاتەوە بێتن سڕێ بگری تەدقیق بکرێتن پاشان پەنجەمۆری ئەو جە دەستوە تەبعی ئەو جە وەرگرتنەوە بوو بەڵام ئەوە یەکەم جار ئەلکترۆنیەن سڕی خۆی دەبڕی کە سڕەکەی وەرگرت دەرێ فلان ڕۆژ سڕەتە ئەو ڕۆژێک کە سڕەیەکی هاوڵاتی دێتن تەقدیمی معاملەکەی دەکاتن فۆرم لە دەرێ نییە هەمووی ئەلکترۆنی ئەو مامەڵەیە فایلی تێدا نییە ئەو پەسەپۆرتە دێتن کارتی نیشتیمانیەکەی دادەنێن فۆرمەکە دروست دەکرێت کە فۆرمەکە دروست کرا ئەو جا ئیجراعاتەکانی دی بەسمە و بەسمەی چاو و بەسمەی پەنجەمۆری دەستی و دەستە حیسابات پارەی دەداتن و مەدیر فەرع و یەکسەر تەبع دەبیتن و وەردەگرتن لە ڕووی کولفەی مادیەوە پەسەپۆرتی ئەلکترۆنی 91,000 تێدەچێتن لە زۆربەی مەتاڕەکان بەوابەی ئەلکترۆنی هەیە ئەو مەتاڕانی کە بەوابەی ئەلکترۆنی هەیە و پەسەپۆرتە ئەلکترۆنی دەخوێنێتەوە هیچ ئیشکالی نییە.